سلام خواتان لەبی خۆشەویستان دکتۆر دلێر لە شوێنی تاقیمین جیازی پلازما جیازی ئۆتۆکلیف غەسالەی کارەبایی بە هەموو شێوەک شتێکی مۆدێرن سەردەمیانەمانی نایتە کوردستان بە چاوی خۆتان ببینن بزانن تعقیم کۆ لە میهرەبانی. السلام عليكم، أنا إبراهيم عبيدة جابر، أعمل في مستشفى مهرباني بقسم التعقيم. وظيفتي أول ما تجي الأدوات من المصعد أغسلهم باليد عن طريق غسالة إضافة لفرشة، نغسلهم جيدا ونخليهم هذا الشبك حتى نزيل الدم. بعد الغسل باليد نقوم بوضعهم بالغسالة حتى ينغسلون مرة ثانية. بعد وضع المواد بالغسالة أكو موظف ثاني هو اللي يستلمهم ويرتبهم داخل هذا الست. هذا الست لا ما بيصير ينتقل على الغرفة الثانية بدون تعقيم، لا لازم نخليه داخل هذا الشباك. هذا الشباك بيحتوي لايت أشعة فوق بنفسجية، نغلقه وبنضغط على الزر حتى يشتغل اللايت لمدة دقيقتين حتى تنزال كل البكتيريا. سڵاو، من هێدی محەممەد، کارمان لە بەشی تاقیم. دو ئەوەی کە کارمەندی یەکەم لە غوفەی یەکەم کەلوپەلەکانی خستە ناو خەسالە، دوای ئەوەی کە خەسالەکە تەواو دەبێت من لە غوفەی دووەم سێتەکە وەردەگرم، دواتر کەلوپەلەکانی دەخەمە ناو سێتەکە و پاشان لەزگەی تاقیمی لێ دەدەم. ئەو هەنگاوانەی کە بینیوتانە تەنها شوردنی کەلوپەلەکانە بە خەسارە لە ئێستادا تاقیم دەست پێ دەکات. یەکەم هەنگاویشمان لێدانی لەزگەیەکە تایبەت بە تاقیم کە ناو و بەرواری لەسەر دەنووسرێت. پاشانیش سێتەکە دەخرێتە ناو جیازێکی تایبەتی تاقیم کە پێی دەوترێت ئۆتۆکلیف. لە بەشی تاقیم نەخۆشخانەی میهرەبانی ئەمێریشترمانەیە پێی دەوترێت پلازما کە هەموو کەلوپەلە پلاستیکیەکان بە شێوازێکی زۆر باش تاقیم دەکەن. ئێستا گەشتین بە کۆتا قۆناغی تاقیمکردن. ئەم سێتانەی کە دەیبینن بە چەند هەنگاوێک هاتووتە ئێرە، ئێستاش تەواو پاکش بۆتەوە لە هەموو بەکتریا و ڤایرۆسێک. پاشان سێتەکان دەردێنین بە ڕێگەیەکی جیاواز دەپێسێدرێتەوە و پاشان بە ڕێڕەوێکی جیاوازتر دەگەنرێتەوە و بە شینەش دەرگێڕێت. خۆشەویستان خۆدیتان نەمانگوت پێشەنجین، نەمانگوت یەکەمی بێڕکابەرین،
ئەوە بوو تاقیمکردن ئامادەیە لە بۆ نەشتەرگەری. خۆشەویستان، مهرەبانی وەکو ئاوە، وەکو هەوایە، وەکو ڕۆژە، هی گشتە بۆ گشتە خزمەت خێرخۆشیمان بەردەوام چاوەڕێی سوپرایزی گەورەتر بن. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.